سپاسدانەکەین هەتاکو ئێستا لەگەڵمان بینەرماونەتەوە ئەمڕۆ لە پاڵ ئەوەی کە ئێمە بۆنێکی نەتەوایەتیمان هەیە ڕۆژی جلی کوردیە بەڵام لە ڕۆژمێری جیهانیشە ئەمڕۆ ڕۆژی ژنانی دادوەرە و بۆی کە بزانین لە سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستان و لە سیستەمی یاساییە تا چەند خاتوونەکان توانیویانە لەم بوارەیە ئەسپی خۆیان تاو بن لەم بوارەیە بەشدار بن لەم بوارەیە زەمینەیان بۆ ڕەخساوە میوانێکی بەڕێزمان هەیە خات و هەوار حەمەخۆشی دادوەری پێشووی دادگای باڵای تاوانەکانی عێراق کە بەڕێزیان لەسەر ئەم بابەتە گفتگۆی زیاتر لەگەڵیان ئەکرد. هەوار خان سڵاوە لێبێ زۆر زۆر بەخێربێت. زۆر سپاسانەکەم ڕێستان هەیە. خۆی کاتێک ڕۆژێکی وەکو ئەمڕۆ دەستنیشانکراوە لەبەرەوەی کە کێشەیەک هەیە لە زۆربەی شوێنەکان لە زۆربەی وڵاتەکان وا دیارە لە سیستەمی یاسا و دادوەریە بەشداری خاتوونەکان زۆر کەمە لە ئاستی پێویستانی نایەکسانی ئەبیێت بە هەر لەمەوە دەست بەوێت لای خۆمان لە هەرێمی کوردستان چۆنە؟ لە هەرێمی کوردستانە بە خۆشحاڵیەوە کە ئێستا دادوەری ژنمان هەیە لە ساڵەتەکانی نەوەتەکانە دادوەری ژنمان نەبوو خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال کە دەستپێشخەر و هەوڵدەری ئەم پۆستە بوو بۆ ژنان و ڕێکخەری ئەم پۆستە بوو بۆ ژنان چونکە لەو کاتەیە حیزبی بەعسی فاشی و کاتێککە ڕۆخا و پێشتریش ئلغای کرد بوو خۆی دادوەری ژن هەبوو لە عێراقا بەڵام ئلغا کرابەوە بە قەرارێکی ڕژێمی بەعسی فاشی. دوای ئەوەی کە بەڕێز مام جەلال ئەو خوالی خۆش بوو مام جەلال ئەو دەرفەتەی بۆ ژنانی کوردستان و عێراقی ژەخساندەوە جارێکی تر دادوەری ژن دامەزرا یەکەم دادوەری ژن خوالی خۆش بوو خات و گەلاوێژ بوو و دوای ئەو بەندە لەگەڵ دوو دادوەری ترە گەشاو خان خوالی خۆش بێ لەگەڵ چراخان سەدادوەرە لە دادگای تاوانەکانی سلێمانی بەس وەکو ئەندامە دادوەرمان هەیە الحەمدوللا لە ئێستادا دادوەری ژنمان هەیە بەس لەو ئاستەیان نییە وەکو بڵین لە مستەوای دادوەرە پیاوەکاندا دەستەی باڵایان وەرگرتە بێت واتە هاوسەنگەکە ڕانەگیراوە دادوەری ژنمان هەیە و توا بەتوانان لێ هاتوون پێشکەوتون بەڵام تا ئێستا نەکراون بە سەرۆکی جنایەت نەکراون بە سەرۆکی دادگای هەڵچوونەوە سەرۆکایەتی دادگایەتی هەڵچوونەوە و یاخود ئەندامی ئەنجومەنی دادوەری هۆکار چییە؟ هۆکارەکەی چییە؟ هۆکار طبعاً هەیە یەکی لە هۆکارەکان ئەوەیە تا ئێستا ڕێگی پیا و سالاری لە دەسەڵاتی دادوەریە هەیە لەبەر ئەوەی کە ژنەکان ئەبینن یان دادوەرن هیچ کەم کوڕیەکیان لە ڕوانگەی ئیش و کاریان و لە ڕوانگەی بڕیاردانەوە بەڵام تا ئێستا چکە ئەنجومەنی دادوەری ئەو دەسەڵاتی بڵین دەسەڵاتی یەکەمە لە دەسەڵاتی دادوەریە کە ئەو ناوانە تەرشیحەکات بۆ سەرۆکایەتی هەرێم لەگەڵ دەسەڵاتی سەرۆکی دەسەڵاتی دادوەریە سەرۆکی ئیشراف عەدلی لەگەڵ سەرۆکی داواکاری گشتی ئەمانە لیژنەیەکن کە هەڵبژاردن ئەکەن بۆ ئەندامانی ئەنجومەنی دادوەری و وەس بۆ سەرۆکی دادگایەتی هەڵچوونەوە تا ئێستا لە نیمانە و ئەنجومە وە بەنسبەت سەرۆکی دادگای تاوانەکان تا ئێستا دادوەرێکی ژنمان نییە یعنی تواناشیان هەیە چونکە لە دادگاکانی ترە تەنها دادوەر خۆیەتی مەسەلەن دادگای بەدائەیە دادوەرەکە ژنە هەر خۆیەتی بڕیارەیە لە دادگای کەتنە دادگایەکی جەزائیە یعنی هیچ هینێکی کەمی نییە لەگەڵ دادگای جنایەتە کە ئەویش بڕیاری حەبسکردن ئەیات یعنی ئەویش دەسەڵاتی ئەوەی هەیە کە بڕیاردەرێکی ینی ڕەهای خۆیەتی هەوارخان لە وڵاتانێک کە لە بواری جنایەن تاوانە کە دادوەری خاتون هەیە ئەزمونیان بە چ شێوەیەک بووە بۆ نمونە سەرکەوتوو بوون بوێران نەتوانیویانە بڕیار بن بەتەکید سەرکەوتوو بوون کاتە سلمانویانە ژن لەم دەتوانێت ئەوەی هەیە یعنی ئەتوانێت کە لەو پێگانەیە جێگەدەستی خۆی دیار بێت یعنی بەڵام لە دادگای بڵێن دەسەڵاتی دادوەری خۆمانە لە کوردستانە تا ئێستا ژنێک ئەگەر بۆ بڵێن گە تاقیکردنەوەش بێت بە کوتاقیکردنەوە بێ با ژنێک دابنێن لە پێگەیەکی دەسەڵاتدارە دەسەڵاتە
لە مەجای دادوەریە بزانێت توانای ئەوەی هەیە تا ئێستا ئەوەش نەکراوە. تا چەند گرنگە ئەوە ڕابگیرێت لە ئەنجامدانی دادگایەکە لەو کاتێک کە دادوەر بڕیار ئەیات لەسەر تاوانێک لەسەر کەسێک هەردوو ڕەگەز بوونی هەبێت. بوونی هەردوو ڕەگەز پێشکەوتنی وڵاتی پێوە بەخۆیەوە ئەبینێت کە ڕەگەسی لە هەردوو ڕەگەزا هەبێت ئەو کاتە ئێمە تاوانبارەکان تەنها پیاونین ژنیشی تایە یعنی لەوێ تۆمەتبارەکە مافی خۆی هەیەت یعنی لەوێ تۆمەتبارەکە ناڵێ لەبەر ئەوەی ئەمانە پیاو بوون بۆیە بۆ شێوەیە سزای منیانە لێرەیە هاوسەنگێک دروست ئەبێت لە بڕیاردانە هاوسەنگێک دروست دەبێت لەلایەن خەڵکانەوە کە ئەتوانن ئەوەیان بۆ نامێنێتەوە بڵێن لەبەرەوەی پیاو بوو بۆیە سزاکەی ئێمە قرس بۆ ئەگەر پیاوێک بووە ژنێک وایە ئەمە سزای ئەمە نەیە لەیا دەرئەکەوت یعنی توانای ژنەکە دەرەکەوت لە سزادانە و یاخود لەوەی کە توانای ئەوەی دەرەکەوت کە ئەم ژنە لەبەرەوەی بەرامبەر بە ژنێک ئەتوانێت سزای بەیانەیە یعنی ئەمانە هەمووی ڕێگەچارەیەکە بۆ ئەوەی کە هاوسەنگێک دروستکە لە دەسەڵاتی دادوەرەکان بۆچی ئەوترێت دادوەرە ژنەکان دیدگە و ئەزمموی جیاوازیان هەیە و ئەتوانن دەسەڵاتی دادوەری کە خۆی بەهێزەوە بەهێزتری بکەن لەبەر ئەوەی ژن زیاتر ورد ئەبێتەوە وردبینە لە ئەو مەسائلانی کە لەبەر دەسیایەتی و دقیقتر لەبەرێکەوەی کە نایە بە هیچ شێوازێک چکە کە لەگەڵ ئەوەی کە ژنە دایکیشە لەبەر ئەوە ئەوێت ئەو بڕیاری ئەیدا ڕنگدانەوەی هەبێ بۆ نەوەکانی خۆشی بۆیە لێرەیە ئەو هاوسەنگیەکە دروست ئەبێت لەوەی کە گەر ژنەکە هەبێت لە دەسەڵاتی دادوەریە لە بڕیاردانە ژنەکە زیاتر وردبینە وەک پیاوەکەش وردبینە بەس لێرە ژنەکە زیاتر ئەوێ پێگەی خۆی بسەلمێنێت. جا هەوارخان ئەمە بینین لە پێکەری یاساشە چاوەکەیان داخستەوە لەبەرەوەی کە ئەبێت یاسا واتە چاوپۆشی لە با بڵێن سۆز و ئەمانە بکە لەسەر ڕاستیەکان بڕیار بە ئایا وەکو ئەزمموی خۆشن ئەوەی کە تۆ زۆر جەرێماگە کەسێکیش تاوانبارێ بێدی قسەمان بۆ کار سۆزێکمان تیا ئەوروژێنە تۆ بەڵام بتوانیت سەرباری ئەوە بە منطق بە یاسا بڕیابی کارێکی زۆر بەرزەحمەتەوەیە؟ بەڵێ سەبارەت بە ئەزمموی خۆم لە کارەکە سەبارەت بە ئەزمموی خۆت بەڵێ من لە دادگای تاوانەکانی باڵای عێراقیە کارم کردووە لەو کاتەیە تەبەن سەدام حوسێن و دارودەستەکەی ئێمە محکەمەمان ئەکرد لەو دادگایە جەناب لەو دادگایە بووم بەڵێ من لە هەیئەی جینایەتی ئەنفالا بووم لە دادگایکردنی سەدام و دارودەستەکەی لە کەیسی ئەنفالا بێجگە لەوەش من لە کەیسی کیمیابارانی هەڵەبجەیە یەکێک بووم لە حاکمەکانی کە لێکۆڵینەوەم تیا کردووە و غیری ئەوەیش کە چەند کەیسێکی تر هەبوو لەوەی ئەستیفازی شعبانی بوو تەطهیری عەرقی بوو تەصفیەی بەرزانیەکان بوو ئەمانە هەمووی من کارم تیا کردووەکو ژنێک یعنی هیچ بربەستێکم نەبینیوە لەوەی کە من نەتوانم بڕیار بم نەتوانم لەوەی کە کار و کردارەکانی خۆم جێبەجێ بکەم وەکو دادوەرێک لە پیشەکەمە ژن ڕاستە پڕ لە سۆزە بەڵام لە کاتی خۆشە زۆر جددیە سۆز لەوەیان نابیدێ بە پێچەوانەوە دادوەری پیامان هەیە گریاوە نەک لەوەی کە بڵێ لە محکەمەکەی سەدامە نا لە خوێنینەوە ئێمە لەوەی کە بەسەرهاتی دادوەرەکان کە ئەوەی بەسەریانە تێپەڕیوە چەندەها بە دادوەری پیا و ئەو باسیەوەی کردو کە گریاوە لەوەی کە تۆمەتبارێک بە شێوازێک هاتوۆتە بەردەستی و ناچار بکە حکومیشی بات بەڵام تا ئێستا ژنێکمان نەبینیوە بڵێ وەڵاهی گریا و شتێکی وا ڕوویا بێت بەرامبەری یعنی سۆز لە وەختێکا بەکارێنرێت کە بۆ تۆمەتبارێک کە تاوانێکی گەورەی ئەنجام ما بێت لێرا سۆزی تیا نابیندێت یعنی ئینسان هەر ئینسانە ژن بێ و پیا بێت یعنی سۆزەکە لەوەیە نازانم سۆزەی تیا نابیدم کە لە بڕیاردانە سۆز بەکاربێنێت بۆ بەڕێستان وەکو خاتونێکی کورد کە وەکو دادوەرێک دادگایە بەشدار بوویت شتێک بێت کە بیرت نەچێتەوە شتێک بێت کە بیرم نەچێتەوە تەنها دادوەری ژن بووم لەو دادگایە بۆ محکەم تحقیقێکمان هەبوو لەبارەی کە حاکمی تحقیق بووم لەو کات لە دوای قەزی ئەنفالە
کۆتایی هێنان بە محکەمەکە بوو من لێرە لەو کاتەیە تحقیقم ئەکرد لە ڕاگواستنی سەیسایق و لەگەڵ بەردەمانکردنی قەڵازیە لەو کاتەیە من تحقیقم کرد لەگەڵ یەکێک لە سەرانی سەدام جەبڵێن دارودەستەکەی فەرحان مطلق جبوری نابوو ئیفادەیم وەرگرت ئەو ڕۆژە ڕۆژی چوارشەممە بوو ئێمە پێنجشەممان دەوامان نەبوو ئەڕۆشتینەوە چوارشەممە ئیفادەیم وەرگرت و طبعاً کە ئیفادەیم و تۆمەت باربەر ئەگیرێت ئەڵێ بیگەڕێنەرەوە بۆ مەرجعەکەی بۆ شوێنەکەی خۆی نووسراوی بۆکە نووسراوەکەی ئیمزاکەنەوەمانە نووسراوەکەیان نەهێنابوو بە طبعاً ئێمە ڕئیسی قوزاتی تحقیقمان هەبوو يعني وەکو هین حاکمی ئەوەلی لێکۆڵینەوە حاکمەکان لێکۆڵینەوە و ڕئیسی محکەمەشمان هەبوو من کە هاتمەوە خوا ئافریکا دایکم عەمری خوای کرد بەوەی ئیجازەم وەرگرت ئەم کابرایە هێشت بوویانەوە يعني ئەمە کە باسی ئەەکەم کابرایان هێشتبووە لە سجنی محکەمە ژێرزەمینێک بوو لەوێ هێشت بوویانەوە طبعاً ئەم شخصە محکەمەی کەشی لەسەر بوو نێ ئەزانی هۆکاری مانەوەی لە محکەمەیە چییە محامیشی هەبوو محامیەکەی محامی منتەدەب بوو پارێزەری منتەدەب بوو کە لە محکەمە دایەنا بەڵام لەگەڵ ئەوەشە چونکە بڵێن خەڵکی بڵێ عەرەب بوون هەمویان ڕبتیان هەبوو بێک و ئیتیساڵی عایلەیان هەبوو لەگەڵ پارێزەرەکەیە کە من دەوام کردو بە دوایەوەی کە گەڕامەوە دەوام کردو ئیجازەکەم تەواو بوو هات بۆلام وتی ئستازە فەرحان بۆ هێشتوتەوە وتم من بۆ هێشتومەتەوە من ئیفادەم وەرگرتەوە خۆش دامادە بوویت لەو کاتەیە وتمە بیگەڕێنەوە بۆ شوێنەکەی خۆی وتی نەیان گەڕانەوەتەوە وتم بۆ وتیانە وڵای حاکمە ژنەکە بەم نەسە حاکمە ژنەکە هێشتوێتەوە نازانین لەسەر سەبب وتم ئوستاز تۆ پارێزەری يعني ئەبووە بچیتە بۆ لای حاکمی ڕئیسی قوزاتی تحقیق چونکە کە حاکمی تحقیقی لێ نەبوو ڕئیسی قوزات بۆی هەیە لە جیاتی و ئیمزای نووسراوەکان بکات ئەگەر ئەویش نەبوو ڕئیسی محکەمە هەیە یعنی مانەوەی ئەم کەسە هیچ ئیجاب ناکات لێرەیە من ئەمە بڵێن موقفێکی بەنسبەت خۆمەوە موقفێکی قورس بوو لەسەرم وەکو ژنێک کە سەبەبەکە هۆکارەکە لەبەرەوەی کە ژن بووم لەبەرەوەی کورد بووم ئەمەیان نازانم چونکە ڕئیسی قوزاتی تحقیق عەرەب بوو ڕئیسی محکەمەکە هەر عەرەب بوو لەو کاتەشە طارق هاشمی لە بڵێن لە بەیان لە کوردستانە هەموو کاتێگەی و بە تاالبانی ڕئیسی محکەمەکەی و بە تاالبانی ناڵی طارق هاشمیمان بۆ بگەڕێنێتەوە یعنی ئەمە وەکو بڵێن زەختێک بوو کە لەسەر حاکمێکی ژنی کورد لەوێ بەتەنها بووم کە زەختیان ئەکرد قەت بیرم لە ئەچێتەوە کابرا کە هات وتم کە هات ڕەنگی زەرزەر بوو وتم پێت بڵێم من وەکو حاکمێکی ژن لێرە ئەحقاقی عەدالە ئەەکەم بەس ئەگەر وەکو کوردێک و تۆ وەکو بەعسیەک وتم ڕقم لێتە حتا ئەمریت وتم بەڵام وەکو کوردێک وەکو حاکمێک وتم ئانی ئەحقق العەدالە طبق العەدالە يعني لێرەیە ئەوەیان قەت بیرم ناچێتەوە کە بەرامبەر بە ژنێکی کورد و بە حاکمێکی ژن لەویایە کە کردیان و کەسەکە بۆی ڕوون بووە کە یعنی سەبەبەکە ئێمە من نیم وەکو ژنێک و من بڕیاری ئەوە ماوە کە بگەڕێتەوە و لەوێکە ئیجراعاتی ئیداری کە نەکراوە ئەوە سەبەبێکی تر بووە ئەوەیان کە شتێکە قەت بیرم ناچێتەوە کاتە ئەوە شوێنێکی لێرەیە ژنانی دادوەر ئەتوانن تەنانەت لە ئاستێکی لەو چەشنە هەستیارێشە ئامادە بن بە دڵنیایە سەرباری ئەوەی کەلانەیە خۆی بە قسەکەی جەنابەت پڕ بوو بێت لە تووڕەیی بەرامبەر بەو کەسە ئەوەی کە لە حەقیقە لە کایکرێتی بەڵام هێشتا هەر بە پێی یاسا بڕوە جا ئێستا هەوارخان بەڕێزت پێمان بڵێ لانێ هەندێک لە خاتونەکان ئەوانەی کە لە سیستەمی یاسایە بن دادوەر بن پێیان خۆش بێت لە ئاستی باڵایە ئەمان ڕۆڵ بگێڕن ئامۆژگاری بەڕێزت بۆ ئەوان چییە چی بکەن بۆەوەی کە لەم کەشایکە بەداخەلانێت بۆ خاتونە دادوەرەکانی ئێمە زۆر بڵێن پێویستی بە لەبارکردنی زیاتر بێ چی بکەن دەرەقەتی دۆخەکە بن بتوانن بەرەو سەرترەوە بڕن بەڵێ بە سەبارەت بە دادوەرە بەڕێزە ژنەکان توانە لای هاتیویان زۆرە و هەوڵێکی ئەبێ بێوچان هەوڵ بن بۆ ئەوەی کە پێگەی خۆیان لە بدەست لە باڵەکانی دادوەریە بچەسپێنن ئەویش بە
کرد بە دروستکردنی بە وەرکشۆپێک بۆ خۆیان هەوڵانێک لە ڕێگەی نوێنەری خۆیانەوە بەرەو بە نوێنەری خۆیان کە بگەنە ئاسەباڵەکانی حکومەت چکە سەرۆکی هەرێم بڕیار ئەیات لەوەی کە ئەو کەسە ببێ بە دادوەری لە ئەندامی دەستە باڵەکانە بەو شێوازە ئەبێ هەوڵێکی بێوچان بن نەک بڵێن ئەم جێگەی خۆمان پێویستە نە ئەو جێگەی خۆیان هێشتا کەمە بۆیان چکە توانایان زیاترە هەوڵدانیان زۆرە و بەتواناشن بە حەقت بەتوانان یعنی لەو جێگایە زیاتریان شایستەترە وەک لەوەی کە حاکمێکی شەرعیە بێت یاخود حاکمێکی بەدا ئەبێت یان ئەندامێک بێ لە دەستەی هەیئەی جەزائیە کە بۆ توانای ئەوەی هەیە بڕیار بات چکە ئەویش بڕیاردەرە یعنی ڕێی خۆی ئەیە لەسەر کەیسێک کە سزای لەسرە ئەتوانێت بڕیاری ڕەها لە لای خۆی بێت یعنی لەویایە ئەو وەکو سەرۆکێک بڕیار بات توانای ئەوەشیان هەیە لەبەرەوە هیوادارم و داواکارم لێیان ینی هەوڵێکی بێوچان بن بۆ گەیشتن بە پلاپاڵەکانی خۆمان وایە دەستەکانە خۆش خۆستکە ئەم تێڕوانی ڕەگەزیە کە هەمانە و ئەم جیاوازیە کە چۆتە مێشکی زۆر بەمانەوە بمان ڕوانایەتەوە لەسەر جادە بۆ نمونە شۆفێرێک خراپەڕوە ئەگەر ژن بێت ئەوە ژنە بەڵام سوق جالانی پیاوێکیش هەر بۆ شەوە هەڵە بکات جا ئێستا تا بێتە بوارەکانی ترۆ هەر بۆ نمونە لە بواری یاساشە خۆزگا بەم شێوەیە نادات بەڕواناڕە دادوەریمانە هیوادارم ئیشەڵڵا لەو پێگەی کە ئێمە نەما کە حاکمی ژنمان نەبوو ئێستا گەشتوێتە ئەوەی کە ژنەکانمان گەشتوێتەوەی کە دادوەر بن و پلەی باشیان بەدەستێناوە دڵنیام ئەگەنە پلەی باڵاکانیش لە داهاتوە من گەشتبینم دەستە خۆش بێت زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئەمە دەبوون سپاس بۆ ئێوەش